گەورەترین گیاندارانی جیهان سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان سوپرایزەکانی زەوی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن و لە ئێستادا زۆر شت هەیە کە ئاشنای نەبووینەوە هیچ زانیاریەکمان دەربارەیانەوە نییە. ئەوە ناشاردرێتەوە کە لە سەدەکانی پێشودا و بە تایبەتی چاخی بەردین ئەو کات تەنها ئەوانەی کە گەورە و بەهێز بوون فەرمانڕەواییان دەکرد و بچووک و بێهێزەکان وەکو بووکەڵەیان لێ هاتبوو لە ژێر دەستیاندا و بێگومان ئەو ئاژەڵانە ئێستا نەماون، بەڵام بەشێک لە نەوەکانی ئەو ئاژەڵانە تا ئەمڕۆژ ماون، بەڵام هەمویان شێو و قەبارەیان وەکو باو باپیرانیان نییە. بەشێکیان نزیکن لە باو باپیرانیانەوە و بەشێکشیان تەواو قەبارە و کێشیان جیاوازە، بەڵام هەندێک گیانەور هەیە کە خودای گەورە لە ڕووی قەبارەیانەوە تەواو جیاواز دروستیانی کردووە. بۆ ناسینیشان تەنها پێویستە تا کۆتای ڤیدۆکە بینەربی، بەڵام سەرەتا وەکو چاکێک بۆ ماندووبوونمان نەکو فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیریشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. ژمارە 23 بۆقی شەیتان. بۆقەکان بە جۆرە و جۆرترین و سرنجڕاکێشترین زۆری گیانداران دادەنرێن و زۆربەی کات بچووکن و دەتوانی بیان خەیتە ناو دەستت، بەڵام لە ساڵی 2008 زانایان بۆقیەکیان دۆزیەوە لەوەیە گەورەترین بۆقی سەرزەوی بێ و بە بۆقی شەیتان ناونراوە و نزیکەی 4 کیلۆ و نیو کێشی هەیە و درێژەکەی 40 سانتیمەترە. ئەو زۆرە بۆقە تووشی لە ناوچوون بووە، بەڵام زۆرێکی تر هەیە کە نزیکە لەوانەوە و بە بۆقە شاخدارەکان ناسراوە کە لە ئێستادا لە ئەمریکای باشوور دەژین و تەنها کەمێک لەوان بچووکترن. ئەو بۆقە زۆرێکی زۆر تووڕە بووە، چونکە هەر شتێک کە بتوانێت قوتی بدا ڕاستەو خۆ دەیخوارد و بەرگێکی پارێزەری هەبووە لەگەڵ دەمێکی گەورە کە بەسکە دەیناسووری پێدەخوارد کە پێش 7 ملیۆن ساڵ بوونیان هەبووە. ژمارە 22 شەمشەمە کوێرەی ڕێوی فڕیو. ئەو شەمشەمە کوێرە زەبەلاحانە لە گینیای نوێ دەژێت لە باکووری ئوستورالیا و دەدۆزرێتەوە بە قەدی دارەکانەوە کە خۆی هەڵدەواسێت و میوەکان و شیلەی گوڵەکان دەخوا و لە جۆرەکانی تری شەمشەمە کوێرە جیاوازە، ئەوێش بەوەی کە ناتوانێت بەهۆی دەنگەوە شوێنی شتەکان دیاری بکە، بەڵام وەکو قەرەبوویەکش بۆ ئەو شتە هەستی بۆنکردن و بینینی زۆر پێشکەوتون و بە ڕێوی فڕی و ناو دەبرێ، چونکە لێکچوون هەیە لە نێوان سەری ئەو سەری ڕێوی و هەڕەشەی لە ناوچوونی لەسرە، ئەویش لە ئەنجامی ڕاوکردن و کەمی خۆراک. ژمارە 21 گەورەترین کەروێشک لە جیهاندا بە ناوی داریۆس کە درێژەکەی دەگاتە مەترێک و 30 سانتیمەتر و کێشی نزیکەی 22 کیلۆگرامە و بە فەرمی گەورەترین کەروێشکی جیهانە کە بە ئەندازەی سەگێکی گەورە دەبینرێ، بەڵام هاوشانێکی هەیە، ئەویش کوڕەکەیەتی بە ناوی جێف. ئەو کەروێشکە لەگەڵ کوڕەکەی لەگەڵ خێزانێکی بەڕیتانی دەژین و خواردن پێدانیان ساڵانە 4000 دۆلاری تێدەچێ، چونکە 2000 گێزەر و 700 سێو دەخۆن لە ساڵێکدا. ژمارە 20 کیسەڵەکانی گالاپاگۆس. کیسەڵەکان بەوە ناسراون کە بۆ زیاتر لە 100 ساڵ دەژین، بەڵام ئەو کیسەڵانی کە لە دوورگەی گالاپاگۆس دەژین دەگەن بە تەمەنی 150 ساڵ و ئەو کیسەڵانە گەورەترینی جیهانن و درێژیان دەگاتە 180 سانتیمەتر و کێشیان زیاتر لە 400 کیلۆگرامە. ژمارە 19 درێژترین پشیلەی ماڵی لە جیهاندا. پشیلە ماڵیەکان بەوە ناسراون کە بچووکن، بەڵام ستیوی بە شێوەیەکی نائاسایی گەورە بوو و ژمارەی پێوانی گینسی هەیە وە گەورەترین پشیلەی ماڵی لە جیهاندا درێژەکەی دەگاتە 123 سانتیمەتر کاتێ تەواوی جەستەی درێژ دەکا. بەداخەوە ستیوی بەهۆی شێرپەنجەوە مردووە لە ساڵی 2013. لالەی دەریای نۆمۆڕا. ئەو جۆرە لە لالەی دەریا تەنها گەورەترین نییە لە جۆرەکەی، بەڵکو بە بەراورد بە مرۆڤیش هەر گەورەیە. تیرەکەی دەگاتە 2 مەتر و کێشی 200 کیلۆگرامە، بە شێوەیەکی سەرەکی لە دەریای نێوان چین و ژاپۆن دەژێت.
ژمارە 17 هەشپێی مەزن ئەو هەشپیانە لە شوێنە تاریکەکان دەژین لە قوڵایی دەریادا بۆیە بینینی بە زەحمەتە یاخود وێنەگرتنی لە کاتێکدا کەس دیندووە لەگەڵ ئەوەشدا سنوێنێکی کەمی ڕوونی هەیە بەڵام زۆربەی زانیاریەکان دەربارەی ئەو بوونەوەرە لە تەرمەکانەوە وەرگیراوە کە شەپۆلەکان ڕایکێشاون بۆ کەنار دەریاکان و گەورەترین هەشپێک کە دۆزراوەتەوە درێژیەکەی نزیکەی 18 مەتر بووە و کێشەکەشی 1000 کیلۆگرام بووە. ژمارە 16 جاڵجاڵۆکەی باڵندەخۆر ئەو جاڵجاڵۆکانە دەتوانن بگەن بە درێژی 28 سانتیمەتر و کێشەکان دەگاتە 150 گرام. ئەو جاڵجاڵۆکەیە دەتوانێت باڵندەکان ڕاو بکە بەڵام زۆربەی کات مێرو لە جۆرا و جۆرەکان دەخوا. درێژی قاسی ئەو جاڵجاڵۆکەیە کەمترە لە جاڵجاڵۆکەی هاندسمانی زەبەلاح بەڵام بە سیرکردنی لاشە و کێش ئەوە جاڵجاڵۆکەی باڵندەخۆر گەورەترینە لە جیهاندا. ژمارە 15 درێژترین مار لە جیهاندا ماری پایسۆنی نەخشدار کە بە مادووسا ناونراوە درێژەکەی دەگاتە 7 مەتر و 67 سانتیمەتر و خاوەنی ژماری پێوانەیە بۆ گەورەترین ماری مێژوو. خاوەنی ئەو مارە کۆمپانیای فۆڵمۆن پرۆدەکشنە لە شاری کانسسی ئەمریکی وا دیارە دەستەی کارمەندان لی ناترسن چونکە وێنەی لەگەڵ دەگرن. ژمارە 14 بەرزترین یاخود درێژترین مانگای جیهان بۆڵسۆم ناوی درێژترین مانگای جیهانە و لە زۆربەی مرۆڤەکان درێژتر بووە ئەویش بە بەرزاییەک کە دەگاتە 190 سانتیمەتر و پێویستە دەستخۆشی لە خاوەنی ئەم مانگایە بکرێ کە مانگاکەی خاوەنی ئەو ژمارە پێوانەییە و پارێزگاری لێ کردووە لەوەی کە ببێتە خۆراکی مرۆڤەکان بەڵام بەداخەوە مانگاکە لە ساڵی 2015 مردووە ئەویش دوای پێکانێک لە قاچیدا بەڵام ئەوەی کە سەیرە باوانەکەی ئەو مانگایە خاوەن قەبارەیەکی ئاسایی بوو و جیاواز بوو لەگەڵنەوەکەی. ژمارە 13 درێژترین ئەسپی جیهان ئەو ئەسپە بە ناوی بیگ جێک ناونراوە و کاتێک تەمەنی 11 ساڵ بوو درێژترین ئەسپی جیهان بوو و بەرزەکەی دەگاتە 2 مەتر و 10 سانتیمەتر و پێشتر خاوەن کەسایەتیەکی کە لە ڕق بوو بەڵام لەگەڵ بە ساڵداچوونی هەڵسوکەوتی هێواشتر بۆتەوە. ژمارە 12 گەورەترین زۆری پشیلە لە جیهاندا بە پێی کتێبی گینس بۆ ژمارەی پێوانەیی گەورەترین گیاندار لە خێزانی پشیلەکانی هێرکۆلیسا و زۆرێکە لە نێری ئاژەڵی لایگەر کە لە ئەنجامی هاوسەری شێرێکی نێر و پڵنگێکی مێیە دروست دەبێ و درێژەکەی دەگاتە 3 متر و 30 سانتیمەتر لەگەڵ هەژمارکردنی کلکی و کێشەکەی کە دەگاتە 418 کیلۆگرام. هێرکۆلێز ئێستا لە فلۆریدا دەژێ و لە زۆربەی بەرنامە تەلەڤیزۆنیەکان و گۆڤارەکاندا دەرکەوتووە لە ویلایەتە یەکگرتووەکان ئاژەڵێکەیە کە لە لایگەر ئەچێ بە ناوی تایگۆن بەڵام ئەو بسووکترێکە هەروەها بەوە جیاوازە لە لایگەر کە لە ئەنجامی هاوسەرەتی نێرەی پڵنگ و مێی شێر دروست دەبێت. ژمارە 11 سەگی زوز سەگەکان خاوەنی زۆرترین ناوبانگن لە جیهاندا چونکە ئاژەڵی ماڵی ناوازن و خەڵکیش خۆشیانی دەوێ. گەورەترین سەگی جیهان ناوی زوز بوو و سەگێکی دانیمارکیە و بەرزەکەی مەترێک و 10 سانتیمەترە و کێشی 70 کیلۆگرامە و کاتێکە لەسەر پێیەکانی دواوەی دەوەستێت درێژەکەی دەگەشتە 2 متر و 26 سانتیمەتر. بەداخەوە کاتێک تەمەنی 5 ساڵان بوو مرد لە ساڵی 2014 و ئەگەر پشت بە کێش ببەستین لە بڕی بەرزی و درێژی ئەوە سەگێک لە جۆری ماستیفی ئینگلیزی خاوەنی ژمارەی پێوانەیە بۆ قورسترین سەگی جیهان بە کێشی 128 کیلۆگرام. ژمارەدا ماسی سلەور لە ساڵی 2005 ڕاوچیانی ماسی سامانێکی بە نرخیان دەستکەوت لە باکووری تایلەند کە توانیان ماسیەکی سلەوەری زەبلاع دەرکێشن بە کێشی 293 کیلۆگرام کەوای لێ دەکات گەورەترین ماسی ئاوی سازگار بێ کە تا ئێستا ڕاوکرا بێ. درێژی ئەو ماسیە گەشتە 270 سانتیمەتر. ژمارە 9 گەورەترین تیمساحی جیهان ئەو تیمساحە دۆزرایەوە لەلایەن تیمێکی ڕاوکردنی تیمساح لە میسیسیبی و کێشەکەی گەشتە 330 کیلۆگرام و درێژەکەی 4 متر و 7 سانتیمەتر بوو. بە پێی قسەی تیمە ڕاوچیەکە بێت ماوەی 4 کات ژمێر و نیوی خەیان بۆ ڕاوکردنی هەروەها کۆنتڕۆڵکردنی بە ئەندازەیە گەورە و قورس بوو نایانتوانی هەڵی بگرن بۆ ناو بەلەمەکە
و ئەوە ژمارەی پێوانەی دەشکێنێ بۆ گەورەترین تیمساح کە ڕاو بکرێت لە ڕووی کێشەوە. ژمارە 8 گەورەترین ورچی جیهان یەکێک لە ڕاوچیەکان لەگەڵ هاوڕێکانی لە ئالاسکا پیاسەی دەکرد بە دوای ڕاوکردنی ئاسکەیەک، بەڵام جێی پێی ورسی دۆزیەوە. دوای چەند سەعاتێک لە بەدواکەوتنی شوێن پێیەکان ڕاوچیەکە تەقەی کرد لە ورسە زۆر زەبەلاحەکە کە بەرزیەکەی لە کاتی هەستانەوەی سەر پێیەکانی دواوەی دەگاتە 2 مەتر و 70 سانتیمەتر و بە گەورەترین ورسدا دەنرێت لە مێژوودا کە تا ئێستا ڕاوکرابێ. ژمارە 7 قالۆنسەی تایتان. ئەو قالۆنسەیە ئاساییە تا ئەو کاتێک کە قەبارەکەی دەزانی، چونکە درێژەکەی دەگاتە 16 سانتیمەتر و یەکێکە لە گەورەترین ئەو مێرولانەی کە دەتوانی بیدۆزیتەوە و بەگشتی لە دارستانەکانی ئەمریکای باشوور هەیە. ژمارە 6 گەورەترین قرتێنەرەکانی جیهان. ئەو جۆرە بە کاپی بارا دەناسرێ و هەندێک کەس بە هامستەری زەبەلاح ناوی دەبن. بە شێوەیەکی سەرەکی لە ئەمریکای باشوور دەژێ لە تەنیشی ڕووبار و دەریاچەکان و درێژەکەی دەگاتە 130 سانتیمەتر و کێشەکەشی بۆ 50 کیلۆگرام، بەڵام دانەیەکیان گەیشتە 192 کیلۆگرام. ئەو زیندەوەرە حەز دەکات ژیان وەک کۆمەڵە بەسەر ببا و هەندێک خێزان بە خێوی دەکەن وەکو ئاژەڵی ماڵی. ژمارە 5 لولپێچی ئەفریقی زەبەلاح کە گەورەترین لولپێچی جیهانە. تەنها درێژی بەرگەکەی دەگاتە 18 سانتیمەتر. هەندێک کەس ئەو گیاندەرە وەکو ئاژەڵی ماڵی بەخێو دەکەن، بەڵام وەکو بەڵایەکی سروشی ناو دەبرێ چونکە خاوەن ئیشتیهایەکی گەورەیە و ڕۆک و بەرهەمی زۆرا و زۆر دەخوا و بە ڕۆژ لە ژێر زەویدا دەمێنێتەوە و بە شەوانە دێتە دەرەوە بۆ خواردن. ژمارە 4 سەلەمەندەری چینی زەبەلاح. هەندێک کات درێژیان دەگاتە 180 سانتیمەتر و لە سەم و دەریاچەکاندا دەژێت. هەروەها بە ئاژەڵێک دادەنرێت کە هەڕەشەی لە ناوچوونی لەسرە لە ئەنجامی پێشی ژینگە و بچووکبوونەوەی ژینگەی دەوروبەری و هەروەها ڕاو دەکرێت وەکو خواردنێکی بەتام و بەکارهێنانی پێیەکانی لە بواری پزیشکی چینی کۆن. سەلەمەندەری چینی خاوەن بینینێکی زۆر لاوازە و قەرەبووی دەکاتەوە بە هەستکردن بە لەرزینەوەکان بە بەکارهێنانی پێستی. ئەو گیاندارە بەوە ناسراوە کە دەنگی زۆرا و زۆر دەردەکا، لەوانەکە وەکو وەڕین دەچێ و هەندێک کاتش دەنگی وەکو دەنگی گریانی منداڵ وایە. بۆیە لە چین بە ماسی مەلۆتکە ناو دەبرێ لەگەڵ ئەوەی کە زۆرێک نییە لە ماسی. ژمارە 3 ئەستێرەی دەریایی زەبەلاح. ئەو گیاندارە لە ئاوی کشوەری بەستووی باشوورە و درێژەکەی دەگاتە 6 سانتیمەتر و لەسەر خواردنی ماسی بچووک و ئەستێرەی دەریایی بچووکتر دەژێت. ژمارە 2 کرمی زەوی زەبەلاح. ئەو جۆرە کرمە بە شێوەی ئاسایی درێژەکەی دەگاتە نزیکەی 90 سانتیمەتر، بەڵام هەندێکی گەشتۆتە 2 مەتر و 70 سانتیمەتر. ئەو کرمانە لە ئوستورالیا دەژین و تەمەنیان دەگاتە 10 ساڵ. زۆر بە دەگمەن ئەو کرمانە دێنە سەرزەوی، بەڵام شوێنیان دیاری دەکرێت، ئەویش لە ڕێگەی ئەو دەنگەی کە دروستی دەکەن لە کاتی زۆڵانیان لە ناو تونێلەکاندا. ژمارە 1 کولەی زەبەلاح. ئەو زۆرە لە کولە بە دایناسۆری جیهانی مێرولەکان ناو دەبرێ چونکە زۆر نەگۆڕاوە لە 100 ملیۆن ساڵ لەمەوبەرەوە. یەکێک لەو کولانە کێشی گەشتۆتە 270 گرام و بەو پێیە قورسترین مێرولەی جیهانە و لە دەرئەنجامی کێشی قورسیان توانای بازدانیان نییە و سەرڕای قەبارە گەورەکەیان 1 مەترسی دروست ناکەن لەسەر مرۆڤ. ئەو گیاندارانە لەسەر دارەکان دەژین و لە زستاندا لەوەیە لە ناو پارچە سەهۆڵێکدا ببەسترێ و کاتێک کە زستان کۆتای هات لە مەدبوونی زستاندا هەڵدەستێت وەک ئەوەی کە هیچ ڕووی نەدابێ. کام لەم ئاژەڵانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و لە بیرشتان نەچێ کە شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و هەروەها زۆر سوپاسیشتان دەکەم ئەگەر سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکەوە گرنگترین شتە بۆ من بۆ ئەوی بەردەوام بم لەسەر کارەکانم. هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. بۆیە دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە بینەری ڤیدیۆکەم بوون. بۆیە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و سۆرانتان لەگەڵا بوو تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.